ئەگەر ئێمە پەروەردەیەکی ژینگەی جوانمان نەبێ ناتوانین مناڵانمان فراهم بکەین بۆ ئامادەسازیکەین بۆ ئیمتیحان. ئێستا بۆ نمونە لە سیمیناری بەڕێستا ئەگەر ژینگەکەمان ژاوەژاو بوو ئێمە لە تۆ تێگەشتنە تۆ لە ئێمەش تێگەشتی کەسمان تێگەشتمان نەبوو لەم کاتە ئەبێ ئێمە پەروەردەیەکی ژینگەیی بخڵقێنین بۆ مناڵەکانمان لەو کاتای ئێستا بۆ نمونەک مناڵەکەمانەکەینە ژوورێکەوە ئەڵێن فەرمووت و بەڕێستا کە تۆ لەم دیوە دەنگ ژاوەژاو و کردووینی کرد ئەو مناڵە هەم ژینگەکەی تێگەچیان لە پەروەردەیەکی لاواز ئێنمە دەستەوە. دەستەکانە خۆش تەمان مەسەلەی ژینگە کاریگەری لەسەر هەمومان هەیە. تۆ دیقەت بدە جاری وا هەیە ئێوە ماوەستان و بەتەمەن و جاری وایە لە ماڵی خەسووتی چووکە ژینگەکە بەدڵت نیە لە خۆت و ئیشتیهای خواردنت نییە هیچت نەکردو بەس جەوەکەت بەدڵ نییە هیچ نەکراوە هەر لە خۆتۆ پەستی لە پیاوەکەت هەر هیچ نەکراوە نییە ئەڵی با بڕۆینەوە ئێکاکە هێشتا نانەکەمانە قوڵی با بڕۆینەوە کاتە بسڵبت ئەمە بۆ من و توێ کە بەتەمەنین ئەی بۆ گەنجێکی مراهق ئەی بۆ گەنجێک هۆرمۆن و قسەکردن و ژینگە و ژاوەژاو هەمووی دەیگۆڕێت کاتە ئەگرنگیدان بە ژینگە و پاراستنی ژینگەیەکی تەندروست ژینگەیەکی هێمن ژینگەیەکی هێور ژینگەیە کە جمێن و قسەکردنی تێدا نەبێت ژینگەیە کە باسی بەرزبوونەوەی دۆلار و بەزمڕەزمی تێدا نەبێت ژینگەیە کە باسی شوکردن و زەواج و خارجی تێدا نەبێت ئەتوانم بڵێم باشترین دیاری دایک و باوکە بۆ ئەم قوتابی بەڕێزەکە بیکات بەڵام لەگەڵیشیا ژینگەیەک لەگەڵ خواردنێکی تەندروست ژینگەیەک لەگەڵ هاندانە ژینگەیەک لەگەڵ مۆتیڤێشن و تەشجیع ئەمانە هەمووی بۆ خۆی شتێکی باش و چاکە لێرە و قسەیەک دێتەکایەوە ئایا دکتۆر تەنها ژینگەی ماڵ شەرت نییە جارێت تۆ قوتابیەک تێزانی لە ماڵ و خەریکە بێتاقەتە ئەی بم دۆدرمێکی بۆ دەکڕم ئەزانی لە ماڵ و بێتاقەتە ئەی بم بۆ نمونە مەسەلەنها مەلەوانەیەکە کان نیو سەعات جەوێکە گۆڕە و تەرتیبات و لەگەڵ خۆما ئیهێنمەوە جەوێکە بۆ پارکێک کەواتە ئەوەش بخۆی خاڵێکی گرنگ و تکایە مناڵەکانمان تەنها نەترنجێنە ژوورێکی داخرا و دەرگاکەشی لێ دابخێن ئەکرێت چوونە دەرەوەیەک بۆ خۆی دوو ڕۆژ وزە و توانا و تاقەی پێ بدات.